دوای ئەوەی دانەڵد ترامپ بۆ چەند مانگ لەسەر ڕێککەوتنی ناوچی بێدەنگ بوو، بەڵام دەڵێت We cannot and will not make this certification. بەڕێوەبەرایەتی ترامپ بەرگری لە بڕیارێک دەکات کە دەتوانێت بەشێکی گرنگی میراتی سەرۆک ئۆباما ئاشکرا بکات، واتە ڕێککەوتنێک کە 10 ساڵ گەمارۆ دەخاتە سەر کردارەکانی ناوچی ئێران، بەڵام پرۆگرامی موشەکی ئێران و مەسەلەکانی تری بە باز نەکراوی هێشتۆتەوە. ئێمە دەبێت ئەوان بە بەرپرسیار بزانین، ناتوانن لە دەوری جیهان درێژە بە پشتیوانی لە تیرۆریزم بدەن وەک ئەوەی ئێمە دەیبینین ئەنجامی دەدەن. ئەوان ناتوانن درێژە بە داقیکردنەوەی موشەکەکانی باڵستیک بدەن. لە دەمێکدا سەرۆکوەزیری ئیسرائیل ستایشی هەنگاوی ترامپ دەکات، بەڵام جلهێزان پشتیوانی لە ڕێککەوتنی ناوچی ئێران دەکەن. ئێمە لە ئەوروپا، ئاڵمان، فەڕەنسا، بریتانیا و یەکێتی ئەوروپا پشتیوانی لە ئەم ڕێککەوتنە لەگەڵ ئێران دەکەین. ئێمە دەمانەوێت ئەو ڕێککەوتنە بمێنێت. نیگەرانی هەن کە مەترسی لە مەسەلەی ئێران بەولاترە. ڕێککەوتن لەگەڵ ئێران بۆ یەکەم جار نیشانی داوە کە دەکرێت لە ڕێگای وتوێژ پێشی شەڕ بگیرێت و لە سەروی هەمووان پێشی وڵاتێک بگیرێت خۆ بە چەکی ناوەکی پۆشتە نەکات. لە ناوبردنی ئەو ڕێککەوتنە مانای ئەوەیە کە کەسانی تر لە دەوری جیهان هیچی تر پشت بە ڕێککەوتنەکان نابەستن. بۆیە مەترسیەکە لە ئێران بەولاترەوەیە. ڕاست نییە کە ئێران ئێستا دەڵێت مەرگ بۆ ئەڵمان، دەڵێت مەرگ بۆ ئەمریکا. بەڕێوەبەرایەتی دەڵێت سەرۆک ترامپ بە تەواوی ئاگادارە کە بڕیارەکان لەسەر ئێران لە نزیکەوە لە کوریای باکوور لە ژێر چاودێریدایە. ئەوە پەیامێکی تەواو بۆ کۆریای باکوور دەنێرێت کە ئێمە خۆمان تووشی ڕێککەوتنێکی خراپ ناکەین. کۆنگرێس دەڵێت سەنگ و سووشی مەسەلەکە دەکات. لە دەمێکدا گەلێک دموکرات ڕەخنە لە هەنگاوی ترامپ دەگرێن، کۆمارەکانی ناسراو بە دەرفەتێک بۆ چاکردنەوەی کەم و کوڕی ڕێککەوتنەکە دەزانن. بەپێی ڕێککەوتنەکە ئێران ڕێگایەکی لە سەرخۆ بۆ سازکردنی چەکی ناوکی هەیە، بۆیە دەبێت هەوڵی چاکردنەوەی بدەین و هیوادارم کۆنگرس و سەرۆک لەگەڵ هاوپەیمانان ڕاوێژی زیاتر بکەن، مادامێک ئەوە ڕێککەوتنێکی نەدوولایەنە بەڵکو چەند لایەنەیە. سەرۆکی ئێران لە وەڵامدانەوە بە ترامپ سۆزیدا پایبەندی ڕێککەوتنی ناوچی بێت، بەڵام گوتی کە سازکردنی موشک و چەکەکانی تر درێژەی دەبێت.